خۆشەویستان یەکێک لەو گرفتە تەندروستیانەی کە زۆرێک پێوی دەناڵێنن ئازاری گەدەیە دەتوانم بڵم پێشتر لەناو کەسانێکی پێگەیشتووە بوو بەڵام ئێستا بینی هەر لە تەمەنی هەرزەکاریەوە هەندێک کەس ئەم کێشانیان هەیە برینی گەدەیان بۆ دروست دەبێت یاخود ئازاریان بۆ دروست دەبێت زۆر جار پەنا دەبنە بەر چارەسەرەکانی نەخۆشخانە و دکتۆر و عیلاجەکان بەڵام دەوترێت ئەو دەرمانانە تا ڕادێک وەکو دەرمانە سروشتیەکان باش نین یاخود باوەڕپێکراونین و مرۆڤەکانیش هەمیشە دانوێت بە ڕێگایەکی سروشتی چارەسەری ئەو نەخۆشی و ئازارانە بکەن هەرچەنەی مە لە هیچیان کەم ناکەین و هەردووکیان گرنگی خۆیانیان هەیە بەڵام لێرەدا جەخت دەکەین لەسەر ئەوەی کە بزانین چۆن بە ڕێگایەکی سروشتی هاوڵاتیەک بتوانێت سوولە گیادەرمانی ببینێت و چارەسەری ئەو ئازار و برینە بکات بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر بەدر قادر سوورچی پسپۆڕی گیادەرمانی لە شاری هەیە و لێرەوە لەگەڵمان ئامادەیە سڵاوی خوات لەبێت کات دکتۆر ئەم کاتت باش سەرەتا بابزانین گیادەرمانی چ ڕۆڵێکی هەیە خۆت گرنگیەکی هەیە بۆ ئەوەی کە چارەسەری نەخۆشیەکان بکات سڵاوی خوا لە ئێوە و لە بینەرانیش زۆر سپاس مەمنون کاک دکتۆر سەرەتاگەر بۆمان باس بکەی مەبەست چییە لە برینی گەدە یاخود ئازاری گەدە بۆ هۆکاری چی دروستە بێت دواتر باز لە ئەو چارەسەریانە و ئەو بابەتە سروشتیانەکەین کە گرنگی دەبێت بۆ گەدە بەڵێ طبعاً بەنسبەت گەدا نەخۆشیێکی باوە ئێستا بە حەقەت لە کوردستان خەڵکێکی زۆر بەدەستیەوە دەناڵێنیتن ڕۆژ لە دوای ڕۆژ ئازاری گەدە و برینی گەدە لە زیاد بوونە طبعاً هۆکاری زۆر زۆرە یەک لە هۆکارە سەرچەکانی برینی گەدا بریتێ لە بەکتریای H. pylori هیلۆبەکتەر بەکتریا طبعاً ئەو با بڵێن بەکتریایە هۆکارێکی سەرچیە لە بۆ دروستبوونی برینی گەدا کە خەڵکێکی زۆر ئێستا تووشی بووە و دائیمە لە پشکینەکانیش پۆزتیڤ دەداتن واتە هەیەتی طبعاً هۆکاری دیکەشمان هەیە وەکو هۆکاری خراپ خواردن واتە خەڵکێکی زۆر ئێستا خواردنێکی زۆر دەخوا و خواردنی خراپیش دەخوا و لە کاتی خراپیش دەخوا کەواتە خۆراکی خراپ و لە کاتی خراپ و زۆر خواردنی هۆکاری سەرچیە لەوەی کە ئینسان تووشی برینی گەدە بیتن و هەروەها طبعاً بێزگە لەوەش هۆکاری با بڵێن دەرونی و هۆکاری با بڵێن قەلەقی و سترێس و ئەوانەش دەوری هەیە بە حەقەت لەگەڵ هۆکاری تێکچوونی شێوازی ژیانی ئینسان واتە گۆڕینی شێوازی ژیان واتە لە شەو لە ڕۆژ واتە ئەو کەسانێکەوە با بڵێن بەرنامەی ژیانیان تێکچووە تاوەکو دەبینی سەعات 10 و 11 و 2 دەخەویتن بەڵام لە هەمان کاتدا شەو تاکو 3 و 4 بەیانی ناخەوێتن کەواتە ژەمی ئێوارەی دەباتە سەعات 2 شەو 1 شەو دەیخواتن کەواتە دەتوانی بڵێن ئەوە هۆکارە سەرچیەکانە جگە لە کۆمەڵێک بەکتریای تر جگە لە کۆمەڵێک بەڵام هۆکارە سەرچیەکەی کە بەڕاستی کە زۆر کوشندەیە ئەویش H. pylori کە پێی دەڵێن بەناساوە بە بەکتریای گەدا واتە ئەو بەکتریایی کەوا برینی گەدە دروست دەکا و وا دەکا ئەو کەسە دائیمەن هەست بە ئازارێکی زۆر بکاتن و تووشی تشەڵۆکی گەدەی دەکا و خوا نەخواستە زۆر زار وەیە ئەگەر بەردەوام بی لەوانە تووش شێرپەنجەی گەدەشی بکاتن زۆر باش کاکتۆر ئەو کەسانێکیان کە زیاتر ئەگەری توشبوونیان هەیە یان لە چی تەمەنێکە زیاتر ئەمە دەردەکەوێت بەخۆی بەکتریا تەمەن ناناسێ بەکتریا پەیوەندی بەکتریا بەخۆی طبعاً یەکەم شت ئەو بەکتریا زۆر جار دەگوازرێتەوە یعنی نەتیجەی طبعاً زۆر کەس کە دەبینی چەند پاک و خاوێنە خۆی لە ماڵەوە پاک و خاوێنن دەبینی ئەو کەسە بە زۆر هەندە ڕێگا توش دەبی مەسەڵەن یەک لەو ڕێگانە ڕێگەی خۆراکی دەرەچەکانە مەسەڵەن ئەو خۆراکانی کە لە چێشتخانەکان یان لەسەر عارەبانەکان یان لە شوێنێکی پیس مەرج نییە سەر عارەبانەکە یعنی کە ئەو شوێنەکە پاکە یان پیسە بەڵام خۆی زۆر جار نەتیجەی ئەو کەسانەی کە کار دەکەن لە چێشتخانە چ ئافرەتێک لە ماڵەوە چیان چێشت لێنەرێک لە چێشتخانە کە دەستی جوان ناشوە زۆر جار لەبەر چکە ئەو بەکتریایە پشکنینی کە بۆ دەکرێت بە سێ ڕێگا لە بۆی دەکرێت یەک لە ڕێگایەکان پشکین لە پیساییە یەکیان لە خوێنە یەکیان لە هەناسەیە کەواتە ئەو کەسێک کە توش دەبێت لەوانەیە نەتیجەی خۆراکێکی با بڵێن خراپ یان خۆراکێکی با بڵێن ینی پاک نییە یاخود با بڵێن بە شێوازێک لەو شێوازە یاخود با بڵێن لە ڕێگەی هەناسە کەسێک بەکتریاکەی زۆر زۆرە هەناسەیدایە لە دەمی تۆ نێزیکە لەوانەیە گوازرایەوە بۆ ناو دەمت بۆیە طبعاً تەمەنیش دەتوانین بڵێن لە 3 ساڵ لە 4 ساڵ ڕادەست پێ دەکاتن لەبەرەوەی چونکە ئەوە بەکتریایە لە ناو گەدە هیچ پەیوەندی بە تەمەنەوە نییە بەڵام منداڵی گسکە توش نابێت لەبەرەوەی چونکە شیر دەخوا یان شتی زیاتر پاکتر دەخوا لە ماڵەوە
زۆر باشە کاک دکتۆر ئەگەر پێمان بڵێیت ئەو خواردنانەی کە زیاتر دەبێت ئەوەی ئازاری گەدە یاخود برینی گەدە کامانن و پێویستە چۆن لیان دوورکەینەوە زۆر جا باز لە شیرەمەنی و شکولات و ئەو بابەتانی کە کافاینی تێدا یاخود کۆمەڵی بەهارات هەیە ئەمانە تا چەند ڕێک تێدەچێت کە ببنە هۆکارێک بۆ ئازاری گەدە و برینی گەدە. بەڵێ طبعا بەخۆی ئینسان کاتێک کە تووشی نەخۆشی گەدە دەبی یان برینی گەدە یان ترشەڵۆکی گەدە یان گەڕانەوەی ترشەڵۆکی گەدە یان با بڵێن هەرس نەکردنی خۆراک تەمبەڵی گەدە یان هەر لە نەخۆشیەکان نەخۆشی دوازدەگرێ یان با بڵێن هەر یەکێک لەو نەخۆشیان دیان گەورە بووین دەرگای بڵێم سورێنچێک ئینسان کاتێک کە تووشی ئەوە دەبێت ئاگادار بێت نابێ هەموو خۆراکێک بخواتن کۆمەڵێک خۆراکمان هەیە لە کاتی یعنی ئینسان کە ساغە و لە کاتی کە نەخۆشی هەیە بە تایبەتی برینی گەدە یان نەخۆشی گەدەی هەیە کۆمەڵی خۆراکمان هەیە بەڕاستی وەکو ژەهر وایە بۆی یەک لە خۆراکە خراپەکان خواردنی سوورکراوەیە خواردنی سوورەکراوە ئەوەی کە لە ناو ڕوونا سۆر دەکرێتەوە ئەوە خراپترین خواردنە بۆ کەسێک کە برینی گەدە یان ئازاری گەدە یان تشەڵۆکی گەدەی هەیە دووهەم خواردنە دروستکراوەکان هەر خواردنێک کە مەسەلەن کە مادە حافیظەی تێدا یان کە دروست دەکرێت و هەروەها خواردنەوە گازەکان خواردنەوە زەبەخشەکان خواردنەوە کوحولیەکان هەمویان هۆکاری سەرچین لە بۆ برین و ئازاری گەدە نەک چاچی دەکات بەڵکو زۆر خراپتر و وێرانتری دەکات هەروەها کافائینەکان مەسەلەن چاو قاوە طبعا لە کاتی برینی گەدە ئینسان نابێ محاولە کە چاو قاوە بخواتن ئەگەر زۆر حەزی کرد لە چای بخوا دەبێت چایە بە شێوەیەکی نەکوڵاو بخوا و بە خەفیفی بیخوا چونکە هەر کاتێک چایە زۆر کوڵا قاوەش خۆی بەخۆی وا دەکاتن طبعا ئەچایەکە زۆر دەکوڵێ مادەکە تف دەبێت چایەکە تف دەبێت کە تف دەبێ ئازاری گەدە دەکا مادەی ترشەڵۆک زیاد دەکا زۆر جاری واشێ کێشە بۆ قۆڵۆنیش دروست دەکا قۆڵۆن گرش دەکە بۆیە کاتێک کەسێک کە چای زۆر کوڵاو دەخوا یان قاوەی زۆر دەخواتن گێشە لە بۆ گەدە و قۆڵۆنی دروست دەبێ و زۆر جار قەبزیشی دەکاتن کەواتە ئێمە شتی تریشمان هەیە طبعا خواردنیت کەش گۆشتی ئاژەڵی گەورە گۆشتی ئاژەڵی گەورە وەکو بابلێت جوانەگا یان بابلێن چێڵ ئەوانە لە کاتی ئینسان کە نەخۆشە نابێت دوور بکەوێتەوە دەبێت دوور بکەوێتەوە لەو گۆشتانە لەو گۆشتا بابلێن بە تەمەنانی بەڵام ئەوانەی کە گەورە ناوانە هەوڵ بداتن مەسەن گۆشتی سووک بخوا وەکو ماسی وەکو مریشک و هەروەها وە گۆشتی ئاژەڵی بچووک و هەروە هێلکەش لەو حالەتەدا نابێ ئینسان هێلکە بخوا زۆر جار هێلکە ئەزیەتی دەداتن یعنی هێلکە جاری وە ئینسان کە دەخۆ بە 4 سەعات 5 سەعات لە ناو گەدەی دەبینێتەوە بە تایبەتی ئەوانەی کەوا گەدەیان ماندووە ناتوان هێلکە بخۆن و هەروەها نان و سەبوونی فڕنی کە بە ئاردی سفر دروست دەکرێت و ئەو نان و سەبوونی کە لە بەرەوەی خمرەی تێدایە سۆدەی تێدایە بۆیە ئینسان دەبێ هەوڵ بدە لە نان و سەبوونی فڕ دوورکەوێتەوە یان ئەو نانە نەبخوا کە کەپەچی تێدایە کە توێکەڵی گەنمەکەی تێدایە بۆیە ئەو خۆراکانە تەبعاً بەگشتی و کاتێش کە کەسێک ترشەڵۆکی هەیە دەبێت لە مێوە ترشەکان دوور بکەوێتەوە وەکو حامزە وەکو کیویە وەکو هەناری ترشە وەکو تەماتەی ترشە دەبێ هەوڵ بداتن لەو وانە دوور بگێتەوە و لەگەڵ هەموو نەستەلە و ئەو شتانی کە قوتوبەندن نەستەلێ شکولاتەی ئەوانە بەگشتی دوور بکەوێتەوە و لە ماست و پەنیریش دوور بکەوێتەوە تەنها دەتوانی ماستی مانگایە ماسی چێڵ بخۆ ماستی مەڕ پەنیر قەیماخ ئەوانە کەرە زبدە ئەوانە بەگشتی ئازاری گەدە دەدا ئینسان لە کاتی وەرگرتنی چارەسەر لە کاتی عیلاج نابێ ئەو خۆراکە قورسانە بخواتن دکتۆر نیشانەکانی چین ئایا تەنها ئازارێکە کە لە گەدەیە هەیە یاخودەوە تا نیشانی تری هەیە کەسەکە بزانێت ئەمە بەڕاستی برینە یاخود ئازارێکی سادەی گەدەیە بەڵێ طبعا نیشانەکانی زۆرن یەک لە نیشانەکانی ئەو کەسە دائیمەن شان و ملی دێشیتن یعنی دەفەی شانی قۆڵنجی شان و ملی دائیمەن هەز بە ئازارەکە ئەوها دائیمەن هەز دەکا دەڵێ پارچەیەک لە پارچە بەردێک یان بەردێکی گەورە سەر پشتی شان و ملی دانراوە دائیمەن ئازاری ملیان هەیە و هەروەهاش یەک لە نیشانەکانی تر ئەوەیە کە دائیمە پیساییان ڕەشە و خاڵێکی تریش ئەوەیە کە دائیمەن ترشەڵۆک لا بابلێن لە خواردن مەسەن ها قرپی ترشیان دێتەوە یان غازات دەکا مەعیدیان غازات دەکا ترشەڵۆکە زۆر جاریش کە بەیان لە خەو هەڵدەستێ تووشی حەساسی قورگە بێ لەبەرەوەی ترشەڵۆکی گەدەی گەڕاوەتەوە ناو قورجی کەواتە یعنی هۆکارەکان زۆرن و زۆردا دەوی تووشی دەوکولی دەبیتن بۆیە ئەو کەسانی کە کێشەی گەدەیان هەیە جگە لە ئازاریش کە ئازاری هەیە و زۆر جاریشی ئازار بۆ قۆڵۆنیشی دروست دەکاتن لەبەر ئەو بەکتریایە زۆر دەپەڕێتەوە خوارەوە لە بۆ قوبارە قۆڵۆن و ڕیخەڵۆشی دەڕواتن بۆیە
هۆکاری گەرە زۆرە و هۆکار تەمان هەست بە بێزاری دەکا هەست بە ناڕەحەتی دەکا ینی دائیمەن حەزی لە گۆشە گیریە زۆر حەز لە خەڵک ناکە تام لە خواردن ناکە هەر خواردنێک دەخوا ئازاری پێ دەکات بۆیە دەبینە و کەسە لاواز دەبی ئەو کەسە یعنی وەکو ئیسراعات ناتوانین ناونۆک و خەڵک بخواتن. زۆر باشە کاک دکتۆر هەندێک پسپۆرانی دیکە شێوی بەڕێستان ئاماژە بەو دەکەن کە لێسەدا ئەو جۆرە خواردانی کە هەن بە تایبەت بۆ منداڵان کاریگەرێکی زۆر خراپی دەبێت لەوانە جبس و کۆمەڵشتی بابەتی خواردنی ڕقە بۆ نمونە کاریگەری دەبێت لەسەر دروستکردنی بەکتریا لە گەدە یا خودبرینی گەدە ئەمە تا چەند گرنگە خێزانەکە وا بکەم منداڵان دوور بکەونەوە لەم جۆرە خواردنانە. طبعا بحقد يعني براسي لتواني بلي مندالي او سردمو داكو بابي او سردمو خلشي او سردمو براستي دائما حزيان لو خواردنا خرابه كان يعني دائما مندال كان فيري خواردني خراب كرديا يعني كوملك خوراك دليل بمندال طبعا توشي قدي دكا توشي بيني قدي دكا اشتهاي خوارد شهي خواردن آرزوي خواردني ناهيلي ذاكري ضعيف دكا خويت يقددا توشي قبزي دبي او مندالة توشي چەندین مناعی دادا بەزی بەرگی لەشی نامینێ کۆمەڵێک خۆراک لە دەوربەری منداڵەکان مەوەکو خواردنی خێرا و فاستفود و چیپس و شکولاتە و ئەو کۆمەڵە خواردنە خراپانیان هەموو لە دەوری منداڵەکان خکردەوە لە بەرامبەردا ئێمە کۆمەڵێک خۆراکمان هەیە ئەگەر بێت و دایک و باوکەکان بیدەنە بە منداڵەکانیان چەند خاڵێکی تێدا دروست دەبێت. یەکەم شت ئەو خۆراکانە چنە ئەو خۆراکان وەکو گوێز و ڕاشی و تەحین و هەروەها هەنجوین و ماستی مانگا و میوەکان و سەوزەکان و با بڵێن سەرەزاتە کاڵەکان و هەموو ئەوانە بدەن بە خواردن بە منداڵەکان ئەو منداڵانە یەکەم بەرگی لەشێکی باشیانە بێ باڵایەکی بەرزی جوانیان دەبێ و گەشەیەکی جوان دەکەن و هەروەها زاکیرە مێشکێکی بەهێزیان دەبێ و لە هەمان کاتدا کەم نەخۆش دەکەون زیاتر منداڵێش تەندروست و گەشەکی جوان و ڕێکوپێک حتا ئەو منداڵانەی کە خورما و ڕاشی و گوێز و تەحین دەخۆن دڵنیان دەکەمەوە ئەگەر خوا نەخواستە هەر شتێکیان بەسەر هات مەسەن تووشی ڕووداوێکی ئشکان و ئێسک و یان بریندێک لە جستەیان پەیدا بوو بە زووترین کات چا دەبنەوە و دڵنیاشان دەکەمەوە ئەگەر تەمەنیشان گەورە بوو کە بە منداڵی خواردنی چاک بخۆن ئەو منداڵە کە گەورە دەبێ کەسێکی تەندروستە ئەوەندە تووشی ئازاری چۆک ئێشە و سەر ئێشە و قەلب ئێشە و پشت ئێشە نابیتن. کاکتۆر چارەسەری بنەبڕ هەیە بۆ ئازاری گەدە و برینی گەدە یاخود ئەو تا تەنها خۆپاراستنەوە دەکات کەسەکە بەرەو باشتر بڕوە یاخود هەست بۆ ئازارە نەکات. بەخۆی بە دڵنیاییەوە چارەسەری بنبڕ هەیە بۆ هەموو کێشەکانی گەدا بۆ برینی گەدا بۆ تشەڵۆکی گەدا بۆ بەکتریای گەدا بۆ هەرس نەکردنی خۆران لە گەدا بۆ گەڕانەوەی تشەڵۆکی گەدا بۆ نەخۆشەکان زۆربەی زۆری نەخۆشەکان هەموو نەخۆشەکانی گەدە بەڵێ چارەسەری هەیە چارەسەری بە ڕێگای سروشتی یعنی واتە بە ڕێگەی خۆپارێزی و خواردنی سروشتی ئەوە یەک لە ڕێگایەکانە بە چارەسەری بەواستەی دەرمانی جیایی بەڵام دەرمانی جیایی تەندروست دەرمانی جیایی کە لەژێر چاودێری پزیشکی جیایی وەربگریتن و هەروەها چارەسەری لە ڕێگەی پزیشکی دەرمانی کیمیاوی شەیە خۆ ئەوانەی کە دەسەن لای پزیشکانی با بڵێن کە دەرمانی کیمیاوی دەنێ خۆ ئەوان گوناحبار نینە خەڵکەکە بەجێ پزیشکان ناکە ئەگەنا سوپاس بۆخوا خۆ لە دەرمانی کیمیاویش کۆمەڵێک دەرمانی چاک هەیە بەکتریا لە ناوە با ترشەڵۆک لە ناو دەبا برینی چاکە کاتەوە بەڵام خەڵک کاتێک کە دەرمان وەردەگرێت چ لای ئێمە وەکو دەرمانی جیایی سروشتی چ لای پزیشکێک کە دەرمانی کیمیاوی وەردەگری پارێزی ناکات یعنی ئیلتیزامات ناکات تۆ پێی دەڵێ کاکە مانجێک 2 مانگ 3 مانگ تۆ پارێزیی جوان بکە لەو خۆراکە خراپانە ئەو خۆراکە باشانە بخۆ ئەو چ دەکات بەس دەرمانەکە دەخۆ بۆیە بە ساڵ بە 2 ساڵ کەسی وا هەیە هاتۆتە لای من 25 ساڵ کێشەی گەدەی هەبووە بە 3 مانگ چاک بووە بەڵام نۆ چاک بووە لەبەر ئەوەی خۆ دەرمانەکە نییە بە تەنها بەڵکو پارێزی لەگەڵ دەبێت ئینسان لەوەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم گەدا ماڵی نەخۆشیەکانە کەواتە کاتێ ئینسان کە گەدەی نەخۆش دەبێت جیاوازە لەگەڵ شوێستا مەسە تۆ دەستت برینێکی دەکەوتێت دەتانی پارچەیەک لە فافی لێدەی تەڕی نەکەی بەڵام کە تۆ برینێک لە گەدە دروست دەبێت تۆ هەر خواردنی بەسەدا بەردەبێتەوە بۆیە دەبێ خواردنی ئاوا بخۆین کەمترین کات لە گەدە بێتەوە کەمترین کات بمینێتەوە نابێ خواردن زۆر لە گەدە بمینێتەوە نابێ خواردن بخۆی کە برینەکەت گەورەتر بکە برینەکەت ئازادەکە بۆیە بەڵێ بە دڵنیاییەوە هەموو کێشەکانی گەدا
چارەسەری هەیە ئینسان دەتوانێت چارەسەری خۆی بکە چ لای پزیشکی جیا دەرمانی بی لای لە پزیشکی دەرمانی کیمیاوی بیتە. زۆر باشە کاک دکتۆر، شتێکی تر هەیە کە زۆر گرنگە، کەسێک ئازاری گەدەی هەبووە یاخود برینی گەدەی هەبووە، خواردنێکی خواردووە، دەرمانێکی گیایی خواردووە باش بوو ئەم کەسە، دێت بۆ کەسێکی دیکەی بازەکە، بەڵام ئەم کەسە لای نەخۆشی دیکەی هەبێت، ینی زۆر جار ئەمە وتوێتی وەڵام من فلانشتم خوارد زۆر باش بوو، ئەم دێدەی خواسێرەکە فشاری خوێنی بەرزە بێتەوە، تووشی شەکرە دەبێت، شەکرەی بەرزە بێتەوە، تا چەند گرنگە ینی گوێ بە نەخۆشەکە نەدەی، ینی کەسی گوێ بۆ نەخۆشە نەدا کە دەرمانێکی گیایی خواردووە یاخود حەبێکی خواردووە، گرنگە بە گوێرەی ڕێنمایی پزیشکەکان یاخود ئەو کەسانی کە شارەزان لە گیا دەرمانیەکان کاتی ئەمە بەکاربێنێت کە لە کۆمەڵگای ئێمەدا هاوشانی پزیشک و بابەتە تەندروستی پزیشکیەکان ئەوەندەش گرنگی دەدرێت بە گیا دەرمانی و بابەتانە، تا چەند گرنگە بە گوێرەی ڕێنمایی ئەو کەسانی کە پسپۆر لە بوارەدا ئەو گیا دەرمانی بۆ بنووسێت تاوەکو کێشەی دیکەی بۆ دروست نەبێت، تووشی نەخۆشی دیکە نەبێت. طبعا بەڕاستی بە حقیقەت قسەیەکی زۆر جوانت باس کرد، دیاردەیەکی زۆر دازانستی و ناشارستانی لەم وڵاتەی مەد بڵاوە. هەر کەسێک لە ماڵەکەی خۆی یان کەسێک خۆی نەخۆشە شتێک تاقی دەکاتەوە، بۆ نمونە ئەمن بۆ بەرداغ ئاوام بەکارهێنا چاک بوومەوە، یەکسەر دێم لە سۆشەل میدیا، لە فەیسبوک، لە تیکتۆک، لە ئینستاگرام بڵاوی دەکەمەوە خەڵکینە وەرن ئەو جیایە بخۆن ئازاری گەدەتان 100% ناهێلی، یان دوو جیادەینی یان سێ جیادەینی تێکەڵەکی دروست دەکاتن، ڕێکلامێکی بۆ دەکاتن و لە پەیجێکی جیادەرمانی نازانستی یان لە شوێنێک کە کەسەکە نە بڕوانامەی هەیە، نە پسپۆری هەیە، نە هیچی هەیە، دێ کۆمەڵە خەڵکێک بەلا ڕێ دەباتن، تووشی لە باتی چاچی کاتەوە، لەوانەیە ئەو جارە ئەوها خراپی بکاتن بە هەموو پزیشکانی کوردستان چاک نەبێتەوە. بۆیە هەر کاتێک کەسێکە نەخۆش بوو مەرج نییە هەموو دکتۆر ئەفۆن هەموو نەخۆشێک هەمان دەرمان سوودی بۆ هەبێ. دوای ئەو کەسە کە بەکاری هێناوە پێی چاک بووە خۆبەڵگەیەکی زانستی نییە، لەوانەیە ئەو کەسە ئەسڵەن گرفتی گەدەی نەبووە، احتیمال لەوانەیە شتێکی تری هەبووە، دوای خۆمەرج نییە دەرمان بۆ هەم کەسێک وەکو یەک بی، دوای دەرمان دەبێت بزانێت چەندی دەدەیە، لە چ کاتێک دەدەیە و بۆ چ تەمەنێکە، ئەخە تەمەن تا تەمەن فەرقی هەیە، کەس لەگەڵ کوڕ فەرقی هەیە، کەس لەگەڵ ئافرەت فەرقی هەیە، پیاو لەگەڵ گەنج فەرقی هەیە، تەمەنی منداڵی و هەرزەکاری و تەمەنی گەنجەتی و تەمەنی پیری فەرقی هەیە، تۆ ئەو دەرمانە بدەیت بە تەمەنێک، لەوانەیە ئەو دەرمانە کۆمەڵێک دەرمادەی تری تێدایە. طبعا بالمناسبە باش شتێکتان پێ بڵێم، خۆ دەرمانی ئەحشاب یان جیا دەرمان خۆ تەنها بەس مادەیەکی تێدانی وەکو پاراستۆل یان وەکو ئۆپرازۆل یان وەکو زانتاک یان وەکو ئەنتیبایۆتیک. ئێستا دەرمانی کیمیاوی یەک مادەی تێدایە، مەسەن تۆ کە پاراستۆل دەخۆی تەنها پاراستۆلە، یەک مڕەکەبە، ئەنتیبایۆتیکەکی بەکاردێنی یەک مڕەکەبە، ئۆپرازۆل یەک مڕەکەبە، بەڵام کە تۆ دەیت زیاترە بەکاردێنی یان گوڵک بەیبوون بەکاردێنی یان هەر جیا دەرمانێک بەکاردێنی زیاتر لە 15 20 30 50 پێکاتەی تێدایە. ڕاستە ئەو گوڵە حاجی لێ بۆ گەدە باشە، بۆ قوڕک باشە، بۆ سیەکان باشە، بۆ حەساسیە باشە، بۆ خەو باشە، بەڵام لەوانەیە کەسێک دووجیابی لەوانەیە منداڵەکەی لەبار بچی، لەوانە کەسێک حەساسی هەی بە گوڵە حاجیلە، لەوانە کەسێک بە گوڵە حاجیلە زەختی دابەزێ یا زەختی بەرز بێتەوە، تۆ ناتوانی تەجروبەیەک بە خۆت کردیتر جیا دەرمانێک بە خۆت بەکار هێناوەیە یان هەتا دە کەسیش بەکاری بهێنە بێ. بڕۆ سەیری دەرمانی دنیا بکە. ئێستا دەرمانی ئەحشاب لەگەڵ دەرمانی کیمیاوی ئێستا هەمووی شەهادەی هەیە لە عالم. ئێستا دەرمانی جیا دەرمانیش بڕۆ دەرمانخانەکان هەمووی تەماشا دەکەی جیا دەرمانیش ئێستا خاوەنی بڕوانامەی FDA، خاوەنی بڕوانامی GMP، ئیسکۆپی ئەوروپیە، فارماسی جیهانیە. سەردەمی ئەوەی نەما تۆ بیت کۆمەڵێکشت تێکەڵکەی و بێ لە ناو کەناڵەکانی ڕاگەیاندن و لە ناو سۆشیال میدیا و لە ناو تیکتۆک و ئەوە هەزاران خەڵک یعنی بە هیلاک باتن. دکتۆر زۆر بمانەمانەوێت لە ماڵی خۆمان چارەسەر بکەین، هەندێک تێکەڵە هەیە بەکاری بهێنین. ئایا بەڕاستی ئێمە دەتوانین سوود لە هەندێک بابەت ببینین گیا دەرمانی ڕێنماییمان بکەیان ئەوە تا دووبارە هەر پێویستە کەسێکی پسپۆر لە گیا دەرمانیە ئێمە ڕاوێژ پێ بکەین بە ئەوی کە ئەو ئازارە یاخود ئەو برینی گەدەیەمان نەمێنێت؟ واتە گرنگترین ئەو خواردانە چین کە دەبێتەوەی کە ئازاری برینی گەدە نەیەڵێ کاک دکتۆر؟ بەڵێ طبعا من ئێستا لە ڕێگەی کەناڵەکەی ئێبەڕێستانەوە چکە مەرج نییە هەموو کەسێک توانای مادی هەبی بتوانی 3 مانگ 4 مانگ 6 مانگ سەردانی پزیشکێک بکات، جیا دەرمانی بی چ پزیشک سروشتی بی. ئەگەر هەر کەسێک دەیەوێت لە ماڵەوە چارەسەر بێ
من ڕێگایەکی زۆر ئاسانی پێ دەڵێم دەتوانم بڵێم لەوانەیە 70 لە سەتای خەڵکە بەو ڕێگایە چارەسەر بێتن بەڵام کاتێکی زۆری دەبێ ئارامی هەبێ دەبێ سەبری هەبێ یەکەم شت دەبێ ئەو خۆراکانە نەخوا کە خراپە کە سەرەتای بەرنامەکە باسم کرد خۆراکە خراپ بە کوتی دەڵێمەوە خواردە سوکراوەکان خواردە قورسەکان ئەو خواردانێکەوە دەستکردن ئەو خواردانێکەوە کابابرن ئازاری گەدەدە دووهەم کۆمەڵی خۆراکمان هەیە لە ماڵەوە وەکو دەرمانخانەیە بۆ گەدەمان با هەوڵ بدە لە ماڵەوە دەرمانخانەیەک دروست بکە بۆ ئەوانەی کە نەخۆشی گەدەیان هەیە و ئەوانەی نەخۆشی گەدەشیان نییە مەسەر بۆ من لە کاتی کە نەخۆشی گەدەت هەیە تۆ وەرە ڕۆژانە خواردنی با بڵێن چەند ژەمێک بخۆ نەک با بڵێن تۆ تەنها 3 ژەمی زۆر بخۆی نا وەرە 6 ژەم 5 ژەم بخۆ بەڵام کەم بخۆ کەم خۆری دایم خۆر بە ئەوە یەک خاڵی دووەم کاتی کە برینی گەدەتێتەوە وەرە گۆشت مەخۆ بەڵام وەرە ئاوی گۆشت بخۆ ئاوی گۆشتەکە خۆ هەمان سوودی گۆشتەکەی هەیە تۆ گۆشت ئازاری گەدە زیاد دەکەن لە بەری گۆشت 4 ساعت 5 ساعت لە گەدە دەمێنێتەوە تۆ خواردنەکان بە ئاوی گۆشت ئامادەکە وەرە تۆ ساوار مەخۆ بەڵام برنج بخۆ بە شۆربا بە برنج بیخۆ وەرە تۆ مەرەگا بە ئاو تەماتە دروست مەکە وەرە بە تەماتە دروستی کە بەڵام تەماتەی ترشنا تەماتەی شیرن وەرە هەموو مەرەگەیەک مەخۆ هەموو شلەیەک مەخۆ وەرە شلەی کوولەکە بخۆ کوولەکەی زەرد و کوولەکەی سەوز وەرە پەتاتە بخۆ ئەوانە شلەی ئەو کەسانە کە چژێ گەدەیان هەیە عفوا وەرە مەسەلەن خۆراکی بەیانیان وەرە ماستی مانگا بخۆ وەرە گوێز بخۆ ڕاشی بخۆ هەنجوین بخۆ وەرە چای نەکوڵاو بخۆ نانی ساجی خۆمان بخۆ ئەوانە خۆراکی بەیانیانە شەوان دامەنیشە قاپێک شی بخۆ ئێوانە دانیشە قاپێک میوە حازری کە بیکە بە زەڵاتە بیکە بە شەربەت وەرە تۆ میوە بخۆ بەس میوە ترشەکان مەخۆ وەرە شەوان پێش نووسن تۆ هەنارێک بخۆ هەنارێک بینە ئەگەر قەبزنی ئەگەر قەبزی ئەوە بەس ئاوی هەنارەکە بخۆ پێش نووسن ئەگەر قەبزنی هەنارەکە بینە توێکڵەکەی لێکەوە بەناوە بیخۆ هەر هەنارەکە خۆی دەرمانخانەی گەدەیە کێشەی گەدەت هەبی کێشەی گەدەت نەبی هەنار هەر خۆی دەرمانخانەیە ئەگەر بزانین دەرمانخانە و هەروەها کۆمەڵێک ئێمە بەهاراتمان لە ماڵی هەیە یان جیامان هەیە لە ماڵێ ئەتوانین بەکاری بێری بۆ چارەسەری گەدا دەتوانین نعناع یان پونگا ئەوە وەکو چایە بەکاری بێ ڕۆژانە چایەکی لێ دروستکە ئەگەر بەتەڕی بوو چەنگێکی ئاوا با بڵێن گەڵای نعناع یان پونگە لە ناو چاپەستێک بکە تو پەرداغای وەکو چایە ئامادەیکە و چایەکە بیخۆرەوە یان گوڵە بەیبوو لە ماڵەوە چ بە وشتی چ بەتەڕی یاخود با بڵێن جاترە کە ئێستا لە هەموو ماڵێک هەیە کەوچکێکی زەڵاتە لە تۆزی گەڵای جاترە لە ناو پەرداغ ئاوێکی گەرم بکە ڕۆژانە 3 جار طبعا بیپاڵەوە 3 جار پێش ناخواردن بیخۆ کە ئەو گڵازت خوارد 2 گلاس ئاوی لەگەڵ بخۆ تا گەدەت پاک بکاتەوە لە ترشەڵۆک لە برین لە هەوکردن و هەروەهاش کۆمەڵێک با بڵێ مەسەلەن دەرمانی ترمانێ وەکو زەنجەبیل دەتوانین نیو کەوچک چایە تۆزی زەنجەبیل لە ناو پەرداغە ئاوێک بکەیت لەگەڵ کەوچکێک هەنجوین لە ناو پەرداغ ئاوەکەی جوانی بکە نیو سەعات پێش ناخواردن لەگەر 2 گلاس ئاوی تر بیخۆ یان زەردەچەو نیو کەوچک زەردەچەو لە ناو پەرداغێک ئاو یان پەرداغە شیرێکی بێچەوری بکە ئەگەر کێشەت لەگەڵ شیران نەبوو نیو ساعت پێش ناخواردن لەگەر گلازێک 2 گلاس 3 گلاس ئاوی لەگەڵ بخۆ پێش ناخواردن ئەو دەرمان نەخۆی پێش ناخواردن دەخورێت کەواتە ئێمە دەتوانین و لە هەمووشی زیاتر تەبعاً ئەگەر کەسێک ئازاری گەدەی هەبوو دەتوانی ژانی گەدەی بەو سێشتە چارەسەر بکە یەکیان یان بە شیر و هەنجوین یان بە شیر و مۆز و هەنجوین یان تەنها بە مۆز و بە شیر یان بە هەنجوین و بە مۆز کەواتە بەو سێ خۆراکە چ بە تەنها چارجێکیان پێکەوە دوان پێکەوە دەتوانی چارەسەری ئازاری گەدەی خۆی بکات لە ماڵەوە کاتمان تەواو بوو کاک دکتۆر گیان زۆر سپاس بۆ ڕێنماییەکانت بۆ زانیاریەکانت زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر بەدر قادر سوورچی پسپۆری یا دەرمانی سپاس بۆ زانیاریەکە